ئایا تا ئێستا زانیوتە چەند هەڵەیەکی باو هەن لە کاتی دەستنوێژگرتندا ئەگەر وەریانە بێت ڕەنگە نوێژەکەت بخەنە مەترسیەوە؟ ئایا دەزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن دەستنوێژی گرتووە؟ پێت خۆش نییە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستنوێژ بگری؟ جاوەرە لەو ڤیدیۆیەدا بە شێوەیەکی عەمەلی پێت دەڵێم پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن و بە چه شێوازێک دەستنوێژی گرتووە. جا ئەو ڤیدیۆیە ئیهمال نەکەی چونکە زانیاری زۆر گرنگی تێدایە. ئەگەر تا کۆتایی ڤیدیۆکەش بینەربی بۆت دەردەکەوێت کە جێبەجێکردنی ئەو ڤیدیۆیە بە ئیزنی خوای گەورە هۆکاری چوونە بەهەشتا. بەڵام بەر لەوەی کە دەست پێ بکەین ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانە سەبسکرایب نەکردووە سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆ ئەوەی لە ڤیدیۆ و زانیارەکانی دیکەشمان بێبەش نەبی هەمووی بەدەست بگات. با دەست پێ بکەین دەستنوێژێکی عەمەلی بگرین لە فەرمایشتێکی صەحیحدا ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت داوای ئاوی دەستنوێژی کرد، دەستنوێژێکی عەمەلی کرد کە ئێستا ئێمە باسی دەکەین. یەکەم جار 3 جار ئاوەها دەستی جوان شۆر بۆ ئەوەی یەکەم جار دەستت پاکەیەوە تەبعاً بسملایکردنیش سنەتە. دوای ئەوە 3 جار ئاوەها بەو شێوازەیە ئاوی لە زاری وەرکرد لە دەمی وەرکرد و دواتر بەو شێوازەیە 3 جار ئاوی لە لوتی وەرکرد و ئاوەکەی هێنایە دەرەوە. دوای ئەوە 3 جار ئاوەها جوان دەم و چاوی شۆرد کە دەبێت ئەوەت ئەو سنوورە هەمووی تەڕ بێت. 3 جار سنەتە بەڵام ئەگەر بە یەک جاریش دەم و چاوت تەڕ بێت تەبعاً فەرزەکە هەر تەواوە و دەستنوێژەکە دروستە بەڵام سنەتە 3 جار دەم و چاوت ئەوە بۆ شەوازەیە بشۆی ئەو سنوورەی هەمووی تەڕ بێت. ئەنجا باسکی قۆڵی هەتاوەکو ئەنیشکی بۆ شەوازەیە 3 جار باسکەکانی قۆڵەکانی جوان شۆرد. ئەنجا لە دوای ئەوە مەسحی سەری کرد. تەبعاً مەسحی سەر ئەگەر بەو شێوازەیە بیکەی هەمووی ئاوەها ئابۆ شێوازەیە سنەتە بەڵام ئەگەر بەشێکیش لەسەرت تەڕ بێت هەر ئاساییە و فەرزەکە هەر تەواوە و دروستە. هەندێک جاریش ئەگەر کڵاوت لەسەر بێت یاخۆ جامانەت لەسەر بێت یاخود بۆ ئافرەتان ئەگەر لە چشکیان لەسەر بێت دەکرێت هەندێک جار مەسح لەسەر کڵاو یاخۆ لەسەر لەچک یاخود لەسەر جامانەش بکرێت یاخود ئەگەر بەشێک لەسەرت تەڕ بێ قژت تەڕکەی و مەسحی لەسەر بکەی و هەندێکی کەش لەسەر کڵاو یاخود لەسەر لەچک یاخود لەسەر جامانە ئەوەش هەر دروستە. تەبعاً مەسحی گوێیەکانیش بەو شێوازە بە ئاوێکی نوێ ئاوەها بۆ شێوازە ئەوەش هەر سنەتە لەگەڵ سەردایە مەسحی گوێیەکانت بکەی و پاشان لاقی شۆرد هەتاوەکو گوێزینگ بەو شێوازەیە جوان 3 جار سنەتە پاکیەکان 3 جار بن جوان بەو شێوازەیە هەتاوەکو ئەو گوێزینگانە وریا بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هاوار بۆ ئەو کەسانەی کە ئەو گوێزینگانەیان تەڕ ناکەن لە کاتی دەستنوێژگرتندا. بەو شێوازەیە ئیمامی عوسمان بە شێوەیەکی عەمەلی و کردەیی دەستنوێژێکی ئاوەهای گرت بە هەموو فەرز و سنەتەکانەوە. پاشان فەرمووی پێغەمبەرم بینی صلی الله عليه وسلم بەو شێوازەی کە ئێستا ئێمە دەستنوێژمان گرت فەرمووی بەو شێوازەیە دەستنوێژی گرت و فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک دەستنوێژێکی ئاوا جوان و ڕێک و پێک بە فەرز و سنەتەکانەوە بگرێت دواتر دوور کە نوێژی سنەت بکات خۆی لە وەزوەسە و ڕۆیشتنی فکر بپارێزێت لەو نوێژەدا و ئاگای لە نوێژەکە بێت پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم خوای گەورە لە هەموو گوناهەکانی پێشوت خۆش دەبێت. بەڵام لێرەدا با شتێکی زۆر گرنگت پێ بڵێم ئەوش ئەوەیە بەو شێوازەی کە ئێمە دەستنوێژمان گرت ئەو دەستنوێژە بە هەموو فەرز و سنەتەکانەوە بوو بەو شێوازەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستنوێژی گرتووە. بەڵام 6 شت هەیە لە بیری نەکەی لە دەستنوێژدا فەرزە ئەگەر یەکێک لەو 6 لە دەستنوێژەکەتدا نەبێت دەستنوێژەکەت دروست نییە و نوێژەکەت کێشەی بۆ دروست دەبێت. بەڵام هەندێک شتمان باس کرد کە سنەتن لە ناو دەستنوێژدا خێر و پاداشتت چاکترە و گەورەترە بەڵام ئەگەر سنەتەکانی ژنەکەی تەنها فەرزەکان بکەی دەستنوێژەکەت هەر دروستە بەڵام لە پاداشت کەم دەبێتەوە. یەکەم شت لە دەستنوێژدا نیەت هێنانە واتە بەدڵ نیەتت هەبێ کە دەستنوێژ دەگری. دووەم لە فەرزەکان ئەوەیە کە بەو شێوازەی کە ئێمە دەم و چاومان شۆر دەم و چاوت لەوە هەمووی تەڕ بێت بەو شێوازەیە 3 جار سنەتە بەڵام ئەگەر بە یەک جاریش تەڕ بێ هەر ئاساییە. گرنگ ئەوەیە دەم و چاوت جوان تەڕکەیت ئەوە دووهەم لە فەرزەکانە. سێەم دەستت ئالێرەوە هەتاوەکو ئەنیشکت جوان ئەو ئەنیشکت تەڕ بێت ئەوە دەبێ وریابێ ئەنیشکەکەش دەبێت تەڕ بێت بەو شێوازەیە هەرتوو دەستت دەشۆیت ئەوە سێم لە فەرزی دەستنوێژە.
چوارەم لە فەرزی دەستنوێژ مەسحکردنە ئەگەر هەمووی مەسحکەی بەو شێوازەی کردمان ئەوە سونەت و فەرزەکەت جێبەجێ دەبێت ئەگەر بەشێکیش لەسەرت مەسحکەی ئەوە دەستنوێژەکەت هەر دروستە و شتێکی ئاساییە. پێنجەم لە فەرزەکانی دەستنوێژ بریتە لە لاق قات شۆردن هەتاوەکو ئەو گوێنزینگانەشە تەڕبێ ئەوە یعنی دەبێت ئەو گوێزینگە جوان تەڕبێ هەڕەشەی لەسرە بە جوانی هەردوو لاقەکانت لێرەوە دەشۆی و تاوەکو گوێزینگەکان. شەشەم لە فەرزەکانی دەستنوێژ وەتەرتیب عەلا ما ذەکەرناه تەرتیب بەو شێوازەی کە باسمان کرد نەچی بڵێ یەکەم جار کە دەستم شۆرد مەسحی سەر دەکەم جا دوایە دەم و چاوم دەشۆم یان لاقم دەشۆم بەو شێوازەی باسمان کرد بە تەرتیب ئەو شەشانە لە دەستنوێژدا فەرزن ئەوانەی دیکە کە باسمان کرد لە دەستنوێژدا هەمویان سنەتن دەبێت ئەو فەرزانەی تێدا بێتە جێ ئەنجا دەستنوێژەکە دروستە ئەگەر بە فەرز و سنەتی شەوە بگری هەڵبەت ئەو کاتە پاداشت زیاترە و بەو شێوازەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستنوێژی گرتووە تۆش دەستنوێژێک دەگری وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم. جا ئەگەر دەستنوێژەکەت گرت باشتێکی دیکەشت پێ بڵێم کە زۆر گرنگە و پاداشتێکی زۆر گەورەی هەیە کاتێک دەستنوێژت کرد ئەو دوعایەش دەخوێنی أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە دوای دەستنوێژ ئەو دوعایە بخوێنێت هەر هەش دەرگاکانی بەهەشتی بۆ دەکرێتەوە لە هەر کامێکی کە بیەوێ دەتوانی بچێتە ناو بەهەشتەوە. ئومێدمان وایە ئەو زانیاریانە سوودیان هەبێ بۆ ئێوە هەر تێبینی و سەرنجێکیشتان هەبوو بۆم لە کۆمنت بنووسن تەماشای کۆمنتەکان دەکەم و بەئیزنی خوای گەورە وەڵامی کۆمنتەکانیش دەدەینەوە. سەبسکرایبی یوتیوبەکەمان لەبیر مەکە ئەگەر ڤیدیۆ کەشت بەدڵ بوو لە کۆمنت بۆم بنووسە کە بەدڵمە بۆ ڤیدیۆی داهاتوش هەر تێبینی و سەرنجێکت هەبوو بۆم لە کۆمنت بنووسە. ڕۆژانە ئێمە زانیاری بەسود بۆ ئێوە دەنێرین. سەبسکرایبی یوتیوبەکەمان بکەن و لایک و کۆمنتیشتان بیر نەچێت تا ڤیدیۆیەکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە دەسپێرین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.